کاک محەممەد چۆنی؟ بژی یان سپاست دەکەم. باشی برا. هەلۆ سپاست دەکەم بژی. کاک محەممەد یەک دوو پرسیارمان هەبوو، وەڵای ئەگەر جوابمان دەوێ مەمنوون دەبم. قسمەتدا. کاکە من ناوم قادر نادرا. بەڵێ کا قادر. بەڵێ کۆمەڵێک زۆر بڕوا کە سێ چار ئافرەت نامەیان بۆ من نادووەڵێت تو زۆر تەشقەڵایان پێ دەکەی. من بە دوکۆمێن لە دەستمە وەکو تەشقەڵەی چۆنەنی وەکو چی؟ یعنی هەوڵی بە زۆرە منی سکس لەگەڵیان دەدەی ئیستیقلالی ئەو پێگەی خۆت کردیە. بە چاوی تۆ وانە. ئاخرە نامەم لە دەستە. یعنی بڕوا بکە بە منیان گوت بە منیان گوتم بەڵگەم دەوێ. ئەمن لەبەر ئەوەی دەزانم ئەو کێشانە هەیە. یعنی خاتوو لە پێگەچیوە کا قادر گوێ بگرە. یعنی شتی کۆرە من ناڵی مەشتی وا بکەم، ینی چۆن شتی وا دەکەم وەرە بەچی ڕێگە بۆ کەم کەسێ نەیکاتن. بەڵێ بە ناوی منەوە بەڵێ بەڕقەمی ئەنی بەڕقەمی من نانی وە دەدانن منم تێدەگەی والله 1000 تۆمە چۆن دەتوان ڕقەمی تووە بکەن کاک ناڕقەمی من نا خەڵکی دەڵێەوە ڕقەمی ئەوە تێدەگەی باشە بەس بە تەلەفۆنەکەی تو یەک بەڵگەم بۆ بنێرە پرسی پێ دەکەم ئایا تەبیعیە بۆی بنێرم لەبەر ئەوەی دەزانم بۆ بنێرە ئازام ئەمە نامێت تۆ لە پێگەچی باڵای کاکە خەڵک لێت دەترسێ لێت دەترسێ قادر بە چاوی تۆ ڕاوەسە خۆت بێنە بەر چاوی خۆت من ئەوەندە دارێکی بەرزم مێنی خوانە خواستەوە ئەوڕۆ سکرتێری بەڵێ دایکم هەیە ینی خەڵک لە دەرگای خەڵکدا دڵنیا بە لە دەرگات دەدنەوە بەڵام با پێ دڵم لە وڵاتی ئێمە وای لە هاتووە کە لە پێگەیەک بووی خەڵکە خۆیەتی بشکێنێ لێتدا ئیستیقلالت کات شکایەت لای شانازی لێ نەکرایە لەسەر شتانە باشکاتم لەکراوە چۆن هاتوون بەڵام بەڵگەیان نەبوو بە چاوی تۆ ئەنی بە چاوی تۆ ئەنی خەڵک هەیە باشە لێ دەکەن کاک محەممەد یعنی بۆ بە من دەگوترێ من پێم وجونا منیش تەدەخل لەو شتانە ناکەم بەس یەک و دوو نەبووە لەو 5-6 مانگەی بەڵێ کا قادر بە چاوی تۆ بە واتسئاپ ژمارەی منیان داناوە تێدەگەی چۆن دەکرێت باکاقا بەرنامەیە لە ئای کلۆدەکەدای دێنەی ژمارەی تۆ بۆی بڵێنەوە ئاتۆی باشە باشم لە وڵاتی ئێمە ینی من هێندەدارێکی بەرزمەنی بۆ کابرا قوڵ دەکات تەحەدای لێ بکەم وایە یاننا ئەمە دادگا هەیە بارچیش کاتم لێ بکات وانە چۆن قوبولی دەکات ینی بەس کا قادر ئەو وڵاتی ئێمە بۆ گەن بووە بەڕاستی پێ دەڵێم هەر کەسێک کە لە پێگەیەکدا بوو 1000 تۆمەت و ئیستیقلالی بۆ دەبەستن خوا دەیزانین تاکە کەسێکم کە جوابی خەڵک دەدەمەوە ڕێز لە خەڵک دەگرم خەڵک جاری وایە جنێوم پێ دەدا واللهی خوام نەکردووە کە من جنێوەکەی پێ بدەمەوە کتومە دەزانم لەوانەیە بەهۆی جۆری ئیشەکەمەوە بێت کابرا جنێوم پێ بدا بەبێ ئەوەی بزانم لەسەر چییە یعنی تەبیعیە و دەنگەت ئێستا ئەو حالە بڵاو بکرێتەوە کاک محەممەد ئەو والله تەبیعیە من من گوێ بگرە کا قادر واللهی کوڕە هەژارم بەدەست و قامی خۆم پێگەیشتوم لەو وڵاتی ئێمە باوکت چ بوو لە فەترەی بەعز کاک محەممەد والله باوکم هیچ نەبووە تێدەگەی خەڵکی پشدەرنی بەڵێ خەڵکی پشت لای عەباس بایزاغی چەکدار نەبوو با خزممان بوو عەباس خزم چەکدار بوو باوکت وایانە ساڵ بەڵێ فەرموو ئەچکو دەرێ کوڕە هەژارم لە بە هەندێوە دەڵێم والله خۆ کوڕە هەژاری چی ینی چم هەیە سەرمایی چم هەیە ینی چم بووە لە دڵم بۆ خۆم پێگەیشتوم چکە من بە ڤیدیۆش پێیان شاندەم بڕوا بکە ینی ئەوانم هەموو جارێ بەهەن هەر نەگرت بوو بەڵام بەڕاستی کە ڤیدیۆیەکێ باوکت لەگەر عەباسی بایزاغی چەکدار من پێت دەڵام من خۆ باشتە هەموو یەکێتی ئەوە دەزانێ برای بەڕێزم زانم مەچەندە من پێت بڵێم ینی تەقیمی باوک و کوڕ جودا دەکەم تێم دەگەی یعنی وایانی هەر کەسە بە پێگەی خۆی خۆڵکە بابی برای ئەسا ئەمن و برام دو ئەرد و ئاسمان فەرقمانە هەریەکەمانەوە بیرکردنەوەیەکە ئەوە مەسەلەیەکە پرەنسیب نیست بەسە تو کە نمونەکەتی ناو بەس کاک محەممەدێک لەو شتانێت کە وەڵڵاهی دەنا زۆر گلەی لێتن زۆر تەعاملت ناخۆشە لەگە خەڵک قسەی ڕقا لەگە بنە ماڵی شەهیدان بۆ خوای کاکە یعنی من چەند بنە ماڵی شەهیدان ئەگە بڕوان پێ دەکەیت 2-3 مانگ لەمەوبەر ئیمەنتقەی خۆتان بە منیان گوتیا تەلەفۆنی بکەوتم کاکە ئەو مۆزوعی هەندێنیان بچم تەلەفۆن لە کەسێک باشە قادر ئێستا تۆ یەک تەلەفۆن بۆ من کرد تەلەفۆنم بۆ جەنابەت نەکردەوە بەس بە کوردستان کردم 3000 هەڵت نەگرتی
والله ئێستا هاتوومەتەوە والله بەسەری خۆم دوسێ ڕۆژە بڕۆ تەماشاکە بە ڕقەمەکی کوردستان لۆم کردی سلااوم لێ کردی کارم پێتە حەجابت نەدامەوە بەسەوە ڕووپا بووم لە سەفەر بووم بە چاوی تۆ تەلەفۆنەکەم داخرا کاک محەممەد زانیتە ئینسان لە هەر وڵاتێک کە پێگەیەکێ بوو فرسەتە وە بکات دوو قسەی خێری لەو بکرێ نەک شەڕ ڕاستە یعنی ئینسان پێگەیەکی دەبێت ئەمە لۆنگۆمە تو گەنجی ژیان هەر ئەو دوو ڕۆژە نیە ئێستا خەڵک لەبەر دەپارڕێتەوە بڕوا بکە بۆ خوایکە قادر ئەمە ڕەنتەمەنم 54 ساڵم ڕەنگی لە تو زیاتر یعنی غرور قەت باش نییە من ئەوم بە گشتیە من نازانم ئەتوت ئەو قسانەی لەسەر دەکرێت چەند ڕاستە بەڕاستی پێدرم چکۆ من تەجروبەم هەیە بە حکمی و تەلەفۆنانە دەکەم زۆر زاریوە تەلەفۆن لە مەسوود کردیا قەپاتم کردەوە زانیتم شتەکە بەو شێوە نەبووە چێشێ بەڵام زۆر زاریش ڕاست بووە نانە ئەم بە خۆم حەقی خۆشتە بەڵام ینی شتیوانە ینی دڵنیا بەرەوە زانیتی کاک محەممەد ئەم یەکشت پێ بڵێ بڕوا بکە هیچ بەرپرسێک نایە حتا سەدام نەیدەگوت ئەنفالمان کرد علی حەسەن مەجید نەیدەگوت ینی کەس هیچ بەرپرسێک نایە ترافکە بری ئەرە وەڵڵا ئەمنەوەم کردیا ئێستا تو لە من باشتر دەزانین چ فەزاعەتێک لە ناو ئەو دام و دەستگایانەی حکومی حزبی هەیە بە زوەرە دەوی هەر یەکێکەوە ئەڵێ کاکە من فریشتەکەم دێم دەگەی ئەلێرە خەڵک نازانی یان دەرێ بەڵگە لە چێ پەیدا دەبی مەسەن دەرێ بەڵگەت بنی ئاخر مەسەن ئێستا بە من دەڵێ بەڵگە ئی بەس باشە وەڵی زۆر قورسم بەڵگەی ئافرەتە کلۆ بنێرم بە سەری ئەو دوو منداڵم بەڵگەی لودانیێ ئی بەس یەک دوو دیشیان دایکیان نە من ئی بەس لۆت بنێرم زام سەرێشەی زۆری لۆ دروست دەبی فەقیرەی لە هەموو ڕێکەوە کاقادر خوا دیزانی هەمووی تۆمەت و قسە هەڵبەستنە لە وڵاتی ئێمە ئەزانم بە شەشی وایە ئەزانم تەلەفۆن ئاگاد لێ تێدەگەی تۆ بە تەلەفۆن ئاگاد لێ ئاگاشم لێتە لە کوردستان تێدەگەی ینی تووشی واقعێک بوونی لە وڵاتی ئێمە ینی لە سنوور چۆتە دەرەوە ینی خەڵک ڕەخنە لە خوا دەگرێ تێدەگەی بەڵام ئایا ڕەخنەکەی لە جێ خۆیەت یان لە جێ خۆی قەی ناکە ڕەخنا بە هەموو شتێک من قەزم نەک لەسە خوددایە ینی خەڵک با فێر بێت پرسیار دروست بکە تێم دەکەی لەسەر هەموو شتێک بەڵام تۆمەت قورسە ئەمە لەگەڵت داما دەزانیتی 2000 تۆمەتم بۆ دروستکراوە 2000 تۆمەت وەڵی ناوت زۆر بەتە بە سەری خۆم کاک محەممەد ئەو ڕۆنیە من پێ 6 مانگە چەند کەس بەم نیگۆ بەس ئەم بە خۆم قادر هەمویان خۆ لە فەیسبوک داناوە بۆ ئاگداری بەڵام ڕوونکردنەوەم داوە وەڵڵا بیللا وەتەڵڵا بە چاوی تۆ نە ئاگام لێە نە هیچ بابا هەنی تۆ کەسێکی لە ئینتەرنێت شارەزای لە ئیسالات ڕاگەیاندن وەڵڵا هەموو شتێکی پێ دەکرێت تێدەگەی ئەجا من کوا دەتوانم وەڵا باەکش پێ بڵێم خەڵکە بۆ بە ڕقەمی مەسرور بارزانی تەلەفۆنی لە بۆ من کردیە چی لێ بکەم هەممەوە کردی کۆڕەڵی داناوە بە ناوی ئەوە بۆ ئاگداری نانەگوە خۆ دەتوانین چ ناوێکدەن شت زۆر دەکرێت ئەنی ئێستا کە ئاپەیە من دەبەوەم نییە ئاپەیە نەفەری مردی زندی دەکرێتەوە خۆ لە ئێنافتیش بە کوردیش پیشاندرا و میدیا جیانە هەموو شتەکرد بەس بە هەر حاڵ کاک محەممەد من ئەو سۆم لۆندێ نییە بە قوربان ئەما شەمان دادگایی نییە بەڕاستیە خەڵکە پەنامان لۆ دەبا هەوڵ دەدەین مشکلەکان عیلاج بکرێ بەڕاستی یعنی ئامان زمان ئەمە هێزی فشارین هێزی ڕەخنەین ئەگەنای چیتکەنین لەو دووریە وەنیا دەمانەوێت کۆمەلگاکەمان جوان بێ دەمانەوێت بەرپرسە پێ بکە ڕەقی بەچی هەیە ئەگەر ئەو بەرپرسە خەڵک میدیاش ڕەقیبە لەسەر مەسئول کە هەر جم و جۆڵێک بکە بە بچووک و گەورەیەوە چکە تومادەم پێگەکت هەیە نۆرماڵ نی خۆ ئاوڵاتیی ئاسایی کەس ناتوانێت گلەی لێ بکە بەزێک مەسئولە بڕوا بکە بچووکترین جوڵەی لەسەری دەکرێتە سەر ئەوە نانا ڕاستە من ئێستا خۆم برام هەیە برای من ناوت بیستوە ڕقەمی برای منیان پێداوی لە بەرەوەی لە هیچ لە واقعەکەدا نیە نانە وایە ینی ئەمە ڕاستی بۆتە ئەوە ینی شتیوا دەنووسێت لەسەر خەڵک ئایا تۆ قەناعەت بەوەی هەیە هەموو شتێک ڕاست بێەوەی کە دەنووسێت مەزمونم هەیە بۆ خۆم بینیمە خۆت پرسیارە دە خەڵک کردووە وانە بۆ دوای داوای لێبرد لێکردەوە بوو یان نانەوا بوو دوسێ حاڵەتیش بۆ نەک یەک و دووە من دەزانم خەڵکەیە کێشەی شخصی هەیە بە ئێمە دەکات جەنابیشت نابێت کاقادر جەنابیشت مەدەم ئەو ئیشە دەست داوە دێ نە ئەمە کۆتاییەکەیەتی و نە کۆتاییشی پێدێ یعنی مەکەوەژێ کاریگەری هەموو بەس کاک محەممەد ئەمن
یەکش پێ بڵێم ئەوە ئێستا دێم لەگەڵ قسە دەکەم ڕێی توش وەردەگرم ئەگە بڵاوم کردەوە ئەوە ڕێی توش تێدایە وایە نا ئەمن بەڵێ نووسیم ئەو نەم نووسی هاتا بێم ئەو جەب تەلەفۆن بکەم بڕوا بکە و تەلەفۆن کردنانش بە زەحمەت بەدەست دەکەویتن تێم دەگەی هەندە جار هەیە یعنی ئەمن دێم کاتی خۆم لەو ئەوروپای خۆبەخشەوەش خەڵکیش نییە مەسوولێتش مەسوولنی دێم پەیوەندیمە مەسوول دەکەم کاکە ئەو شتە لەسەرتەیە سەرنجت چییە ئەوەت پێ دەڵێن وانە ینی هەر ئەوە دەکرێت لەوە زیاتر ناکرێ ینی دوور لە زمانێکی زبر قسە دەکەم وانە ینی قەت لەگە هیچ مەسئولێک بە زمانێکی زبر قسەم نەکردی هەوڵمدا ئەللاگە زۆر ئستفزازی کرد بم ئەگەر نەقەت هەوڵم نەدایە ئەوجا قەزم نەسەدەی بەڵام ئەمن ئەوەش دەزانم کاک محەممەد هیچ بەرپرسێک نییە بڵێ ئەرە وەڵی ڕاستە من ئەو غەڵەتەم کردی و داوای لێبوردن دەکەم ڕاستە بەرحاڵە شتە هەبوو کاک محەممەد سپاس دەکەم براکە وەڵام سەرچاو کاتە خۆش سەرچاو گیانەکەم سەرچاو